دوای چاوەڕوانیەکی زۆر سابر موچەی خاوەن پێداویستی تایبەتی مانگی حوتی 2021 وەرگرت. هەر لە نێو حەوشەی بانکەکەدا لەگەڵما دانیشت و کەوتە حساب و کتابی موچە 150,000 دیناریەکەی. بەبێ ئەوەی هیچ پارەیەک بۆ چارەسەری تەندروستی مانگانەی خۆی دابنێت تەنها 20,000 دینار مایەوە بۆ خۆی و خوشکەکەی کە پێکەوە لە خانوویەکی کرێدا دەژین. بۆ کرێخانووە 100,000 ئەمە کرێمەوەلیدە بۆ گام بدەدارش پێماوە بۆ مانگە ئەوەڵە بێ بە 400,000 باش 400,000 مەمنونی ئەوانشم ئەیکەم بە 400,000. ئەمە دۆخی خراپی تەنها سابیر نییە بەڵکو وە خۆیان باسی دەکەن دۆخی سەرجەم خاوەن پێداویستیە تایبەتیەکانی دیکەیە کە مانگانە چاوەڕوانی موچەیەکی 150,000 دیناری دەکەن. پیاوەکەشم کەمەندام و دامەوە ئەوەتە لەوێ ئەوش کەمەندامێکە ئەبێ بە خانوو نەبێ ماڵی نەبێت هیچ نەیە بە چی ئەژیت 150,000 چی دەکەم بەشی عیادەکەم ناکەن نەخۆشی دەرونیمە. زیاتر لە 10 ساڵە لێرە موچە دابەژەکرێت تا ئێستا نەیانتوانیوە شوێنێک دابین بکەن بۆ وەرگرتنی موچە کورسیان بۆ دابین بکەن بۆ کەمەندامەکان یعنی هیچ نەبێ بتوانین لێرە دانیشین هیچ شتێکیوان دابین نەکردو. لە هەولێریش خاوەن پێداویستیە تایبەتیەکان هەر لە بەرەبەیانەیەکی زووەوە دەڕۆنە بانکەکان تاوەکو موچەکانیان وەربگرن. بارودۆخەکە بۆ ئەوانیش سەخت و دژوارە. زارەی پێنج لا دەدا ئەوها دیدادەنیشی 3 سعادیێژە سڕەتیان دەگاتی یان ناگاتی ئەوە پارەی یەک گێمەری منداری مەسئولەکانە بەشی چم دەکات 150 حەقی ئاوێت لۆدی حەقی ئاوێ 150,000 ملیۆنە لۆدی ئەوە حەقی ئاوێ لۆدی. بەهۆی ناڕێکی لە سیستەمی دابشکردنی موچە و نەبوونی شوێنی شیاو بۆ چاوەڕوانی خاوەن پێداویستیە تایبەتیەکان و خانەنشینان مانگی پێشوو لە سلێمانی خانەنشینێک لە نۆرەی وەرگرتنی موچەکەیدا گیانی لەدەستدا و پێشتری چەند حاڵەتێکی دیکەی مردن لە نۆرەی موچە وەرگرتندا تۆمار کراوە. گۆران لوقمان NRT سلێمانی.